لە پێناو ئامانجە باڵا و بەرژەوەندە گشتیەکانی ئەم گەلەدا و هێنانەدی خۆری ئازادی و سەرفرازی کورد و کوردستاندا یەکێتی تا ئێستا زیاتر لە 20,000 شەهیدی بەخشیوە. لەو کاروانەش تا هەنووکە بەردەوامە و هێنانەدی ئەو ئامانجە گەورە و استراتیژیانەیشی کەماون بەدیبێن ئەم ڕووباری خوێنی شەهیدە بەردەوامی دەبێت. هەر ئەمەشە وای کردووە یەکێتی لەسەر ئاسیار چوارپارچی کوردستان باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بکاتە ناسنامەی حیزبی شەهیدان. 21 ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دیارە هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئەم حیزبە شەهید دەدا و کاروانی شەهیدانی ئەم حیزبەمان بێکۆتایە تا ئێستاش بەردەوامە لە خوێن بەخشین. قۆناغی لە هەر سەنگەر و سۆنگەیەکەوە قۆناغێکی کوردایەتی نییە کە خوێنی پێشمەرگە قارەمانەکانمانی تێدانە ڕێژەرا بێت و پێشمەرگە قارەمانەکانمان گیانی خۆیان و ڕۆحی خۆیان نەکرد بێتە فیدای خاک و ئاو. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شەهیدانە زیاتر لە 20,000 شەهیدی هەیە. شەهیدی سەرکردەی هەیە، شەهیدی فەرماندەی هەیە و بە هەزارانی شەهیدی پێشمەرگەی قارەمانی هەیە. بۆیە هەموو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە شەهیدەکانیەوە ئەکا. ڕۆژی شەهیدی یەکێتی ناسنامەی حیزبێکی نیشتیمانی و سیاسی و نەتەوەیی و شۆڕژگێڕە کە لە نائومێدیدا بە خوێنی ئاڵی ڕۆڵەکانی خۆی ئومێدی بە هەموو لایەک بەخشی. بۆیە لەم ڕۆژەدا یەکێتی بەڵێن دووپات دەکاتەوە ئامانجی گەورە و لە پێشینە لە ڕێگەی سەرکردایەتی نوێی یەکێتیەوە خزمەتی زیاتر و زیاتر پێشکەش بکات بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەموو ئەوانەی سەرمەشق بوون لە هەڵگیرساندن و جۆشدانەوەی خەباتی کوردایەتیدا. ئێمە لە پرۆگرامی کۆنگرەی چواردا بەشێکی تایبەتە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکات بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان. تا ئێستا تا ڕادەیەکی باش خزمەتی کەسوکاری شەهیدان کراوە، بەڵام دەیان دەستکەوت لە ڕووی ژیان و لە ڕووی گوزەران و لە ڕووی زەویزار و هەر بە هاوکاریکردنی نەوەکانیان لە بواری تەندروستی، لە بواری خوێندن، لە بوارەکانی تردا هەموو ئەو دەستکەوتانەی کە پێویستە یەکێتی نیشتیمانی کاریان بۆ بکابۆی بێنێتە دی لە پەیڕەوی بەرنامەی کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستاندایە. 44 ساڵ بەر لە ئێستا خاڵە شیهاب، جەعفەر ئەنوەر، 3 سەرکردە، 3 شۆڕژگێر، 3 ڕۆڵەی قارەمانی ئەم گەلە زوڵم لێکراوە بە دروشمی کەم ژیان و کەڵژیان چوونە ژێرپەتی سێدارە و بوون بە سەرقافڵەی شەهیدان و ئیدی لەوێوە یەکێتی بەڕابەرایەتی سەرۆک مام جەلال بەڵێنیدا نەسرەون تا سەردەکەون. بۆیە ئازادی ئەمڕۆ بەرهەمی شەهیدان و ئەو بیر و باوەڕە شۆڕژگێڕانەیەیە کە لە نائومێدیدا چرای ئومێدی هەڵکرد و کوردستانی ئازادی تێدا لەدایک بوو. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.